من ئەمە تقریبا 4-5 ڕۆژە لێرەم نەبینیمەیەکێ بکۆکێ نەبینیمەیەکە سەریەچێ هیچ عیبیان نییە. یەک لەو 27 سزادراوەی چاکسازی گەورانی سلێمانیە کە تووشی کۆرۆنا بوون. دەستخۆشی لە دایرەی شەکەین خواردنێکی زۆر باشمان بوو. هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە، بەڵام هیچ نیشانەیەکی تەنگەنەفەسی و کۆکە و تالێهاتنی نییە، واتە کۆرۆنا بێزاری نەکردووە. پزیشکی گرتوخانەکە دەڵێت بە کۆی گشتی لە چاکسازی گەورانی سلێمانی 27 کەس پشکنینەکانیان پۆزەتیڤە، واتە کۆرۆنایان هەیە. بەردەوامی لە چارەسەرکردنیەوە لە ناو گرتوخانەکەی خۆمانە کەرەنتینەمان کردوون و هەموو پێداویستیەکی سەرەتایی ژیانیان پێیە و جیامان کردوونەتەوانێ و خۆشبەختانە تەندروستیان باش هێستا. وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەڵێت هۆکاری بڵاوبوونەوەی کۆرۆنا لە چاکسازی گەورانی سلێمانی لە ڕێی کارمەندانی گرتوخانەکەەوە بووە. وتیشی لە ماوەی دەڕۆژی داهاتوودا مۆڵەتی درێژخایەن دەدەن بە بەشێک لە زیندانیان و لە ڕێگەی ڤیدۆ کۆنفرانسیش زیندانیان دەتوانن قسە لەگەڵ خێزانەکانیان بکەن. ئەوەی پشکنینی پۆزەتیفی دەرچووە 27 کەس هەڵگرن، چەند کارمەندێکمان توش بوون طبعا لەمانەوە گوێزراوەوە چکە بەریەکەوتنیان هەیە لە پشکنینی هۆڵەکان لە بردننی خواردەمەنی مەشمولن بە مۆڵەتی دێشخایانیان بینێ لە ماوەی دەڕۆژێکی کەیە ڕێکارەکانی ئەوە ئەبینە پێشەوە بۆ ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی تەنانەت جیهازی تەنەفوسی سەناعی ئەوەی کە لە خسخانەکان هەیە بە پێشکەوتنی ئامێرە هێناوێتی بۆ ئەم چاکسازیە ئەگەر کەسێک پێویستی پێبێ بۆی بەکاری بێنین، بەڵام خۆشبەختانە تاستا هیچ کەسێکمان پێویستی پێی نەبووە. کۆرۆنا ئێستا لە کوردستان بەگشتی بەربڵاو بووە تا کارگەیشتەوەی گرتوخانەکانیش بگرێتەوە. هەوڵی تەندروستی و ئیدارەی گرتوخانەکان و تەندروستی بەگشتی کۆنتڕۆڵکردنی بەڵای کۆرۆنایە تا هەمووان سەلامەت بن. ئاوار عەلیگەلی کوردستان، سلێمانی.